بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانەکەشم لە ناو بینای پارلەمانی کوردستانەوە لە خزمەت ئێوە بین پێکەوە لەگەڵ جەنابی دکتۆر فەرسەد سۆفی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دیارە ئێوە شاگادارن تا ئەم ساتەی من قسە بۆ ئێوە ئەەکەم گفتوگۆی پارلەمانی کوردستان بە ئامادەبوونی فراکسیۆنەکانی تەواوی پارتە سیاسیەکان بەردەوامە لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و ئەو پرسانە و وەکو لە وردە گفتوگۆیەک لەگەڵ کاک دکتۆر فەرسەد پێشتر ئاماژەی بەوەدا کە تا ئەم ساتە 18 مادەی 23 مادەکە پەسەند کراوە و ئەم شەو ناچنە ماڵەوە تا هەمووی پەسەند نەکەن و گفتوگۆ لەبارەی هەمویانەوە نەکەن. من هیچ شتێک لە پێشەکێکە ناڵم چونکە پرسیارم زۆرە و دڵنیاشم دکتۆر فەرسەد وردەکاری زۆری لایە بۆیە یەکسەر ئەچمە ناو باسەکەوە. دکتۆر فەرسەد سۆفی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی پارتی سڵاوتان لێبێت بەو پرسیارە دەست پێ یەکەم بۆ بینەرانی ڕوون بکەنەوە ئەم پرۆژە یاسایە کە ئێوە گفتوگۆیەکەن چەند مادەی گفتوگۆی لەبارەوە کراوە گفتوگۆکان بە چه ئاراستەیەک دەڕۆن ئایا ئەم شەو بە تەواوەتی هەموو مادە و بڕگەکانی ئەم پرۆژە یاسایی چاکسازی پەسەند دەکەن و ئامادە ئەبێ لەلایەنەوە و لای ئێوەی تر کارەکانی کۆتایی دێت؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ جەنابێت سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێز. ئەمڕۆ لە بەیانیەوە تا ئێستا کە ئێستاش کە من لە خزمەت ئێوەم کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەردەوامە و ئێمە تا من لە ناو هۆڵ بووم چەند دقەیەک پێشتر هاتمە دەرەوە ئێمە 18 مادەی ئەم یاسایەمان پەسەند کردبوو و چەند مادەیەکی کەماوە لە ئەحکامی ختامی بەتاکید وەکو تەوەقوع دەکەم سعاتێک تا سعات و نیوی کتر تەواوی یاساکە پەسەند بکرێ و ئەم یاسایە بە تەواوی لە پەرلەمان دەردەچێەوە دەبێتە یاسا. اینجا ئەرچی دووەم و گرنگ دەست پێ دەکات کە بریتە لە جێبەجێکردنی یاساکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن ئەو دامەزراوانەی کە ئەرچیان پێراوە لە جێبەجێکردنی ئەم یاسایە وەکو دیوانی چاودێری دارایی و دەستەی نەزاهە و داواکاری گشتی و هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان. بۆیە من پێم وایە بە دەرچوونی ئەم یاسایە توانم بڵێم ئەمە دەستکەوتێکی گەورە دەبێت بۆ گەلەکەمان لە چوارچەوەی پرۆسەی چاکسازی و ئەم شەو کۆتایی بە مناقەشەکردنی ئەم یاسایە دێت و دەنگی بۆ دەدرێت و پەسەند دەکرێت. گرنگی ئەم یاسایە بۆ موچەخۆران و خانەنشینانی هەرێمی کوردستان لەم ساتە وەختەدا چییە؟ بەڵێ کاک یادگار جەنابتان دەزانن کە زۆرترین قسە لەسەر بابەتی وەزیفەی گشتی و موچەخۆر و فەرمانبەران و هەموو ئەوانەی من حەو ئیمتیازات وەرەگرن لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆرترین قسەی لەسەر دەکرێت و کێشەی گەورەمان هەبووە لە بندیوار لە دووموچەیی لە خانەنشینی نایاسایی لە پلە بەرزکردنەوەی نایاسایی لە نەعەدالەتی لە پلە تایبەتەکان لە خانەنشینکردن بە پلەی باڵا و بەبێ ئەوەی ئەم پۆستانەیان بینی بێ لە بابەتەکانی تری پەیوەست بە کەس و کاری شەهیدان بە زیندانی سیاسی بە کەم ئەندامان و هەروەها بە هەموو چین و توێژەکان کە هەر من حەو ئیمتیاز و موچەیەک لە حکوومەت وەردەگرن بە پێ دەرچوونی ئەم یاسایە لە ڕووی تەشریعی ئەتوانم بڵێم کۆمەڵێک لەم ناڕێشیانە لەم کەم و کوڕیانە لەم بەهەدەردانانە ڕاست کراونەتەوە و بە جۆرێک بە جۆرەکان دەتوانین بڵێن دەستەبەری دادپەروەریەکی نزبی لەناو شەریحەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات. ئێمە لە هەرێمی کوردستان لە پێش ئەوەی کە موچەی خەڵک پاشەکەوت بکرێ پێویستمان نزیکەی بە 86 ملیار دینار هەبوو مانگانە بۆی موچەی تەواو بدرێتە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و جەنابتان دەزن لە بایۆمەتری ملیۆنێک و 200 قسوور هەزار کەس خۆی تۆمار کرد و موچەخۆرە لە هەرێمی کوردستان. ئێستا بە پاشەکەوت ئێمە نزیکەی 550 تا 600 ملیار دینار مانگانە پێویستە بۆی موچەی هەرێمی کوردستان دەستەبەر بکرێ. ئەوە پێی ئەوەی وەزیری مالیە ئەمڕۆ بە ئێمە ڕاگەیان مانگانە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان 375 ملیار دینار دەداتە وەزارەتی مالیە. بەتەکید ئەمە بەشی موچە ناکات. بۆیە پێویست بەوە بوو کە بریاری بوێرانە بدرێەوە جۆرێک لەم بەهەدەردانانە و خۆڕێخستنەوە لە کەرتی ئەو زانیاریە تا چەندە دروستە کە ئەم کاری ئێوەی کەم 150 ملیار دینار بۆ خەزیێنەی دەوڵەت دەگەڕێنێتەوە؟ طبعا قسەکردن جارێ لەسەر ڕقم بە تەئکیدی لەوانەیە زۆر دقیق نەبێت
بە تایبەتی ڕقەمی کۆتایی لە وەزارەتی مالیە و لە کاتی جێبەجێکردنی ئەم یاسایە دەردەچێت. بۆیە من ئەگەر ئێستا هەر ڕقەمێک بڵێم لەوانەیە لە جێگای خۆی نەبێ یان دقیق نەبێ، بەڵام من دڵنیام هیچ گومانم نییە ئەگەر ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێ بکرێ و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتەکان جەریئانە و بێرانە بڕیار بدەن و ئەوەی لەناو ئەم یاسایەدا هاتووە جێبەجێی بکەن، من دڵنیام پارەیەکی جگار زۆر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە و باری سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوک دەبێ و ئەو کات دەکرێت حکوومەت ئەو پارانەی دەگەڕێتەوە لەناو ئەو یاسایش ئێمە دیاری دەکەین و دیاریمان کردووە بە پێی ئەولەویەت دیاری بکرێت. بۆ نمونە خانەنشینی دەبێت ئەولەویەتی یەکەمی بدرێت، چونکە لە ساڵی 2017 تا ئێستا کە ئێمە لە کۆتایی مانجی 2010 داین ئەوان سێ موچیان وەرگرتووە. بۆیە کات هەر بڕێک پارە بگەڕێتەوە دەبێت ئەم کێشەی زۆر گەورەی خانەنشینان چارەسەر بکرێت. ئێستا خەریکین مادەیەک پەسەند دەکەین بۆ کەم ئەندامان و ئەوانەی کورتە باڵا و خاوەن پێداویستی تایبەت قسم لەسەر ئەوە بێت دکتۆر بەرلەوە من گلەیەکانی خاوەن پێداویستی تایبەتەکانی شەگەێنم بە تۆ، بەڵام بەرلەوە هەڵوەشاندنەوەی بڕیاری خانەنشینی نایاسایی بۆ ئەو توێژانە تەرخان دەکرێت کە مەغدورن. بەڵێ دکتۆر، هیوادارم جەنابتان گوێتان لە دەنگی من بێت. ئێوە ئەمڕۆ لە پەرلەمان ینی بڕیاری خانەنشینی نایاساییتان هەڵوەشاندەوە کە لە ساڵانی ڕابردوو ژمارەیەکی ئێجگار زۆر خەڵک بە نایاسایی خانەنشین کراوە، ینی باس لەوا کرێت ئەو ڕۆژەی کە تایە دامەزراوە هەمان ڕۆژ خانەنشین کراوە تایە. بێگومان ئەمەش پارتە سیاسەکانی کوردستان کردویانە ئەوترێت پشکی شێر بەرێکێتی و پارتیەکەوێ و سەرۆک حکوومەتە جیاوازەکان ئیمزایان لەسەر کردووە. ئێوە ئەمەتان هەڵوەشاندەوە بە تەواوی پێم بڵێ میکانیزمی جێبەجێکردنەکەی چۆنە بێت؟ بەڵێ طبعاً ئەوەی پەیوەستە بە خانەنشینی مەدەنی یان خانەنشینی سەربازی ئەمە لەم یاسایە بەڕاستی زۆر بە گرنگی مامەڵەی لەگەڵ کراوە و هەر کەسێک خانەنشین کرابێت بۆ نمونە بە پلەی وەزیر یان ڕاوێژکاریان مدیر عام، بەڵام ئەو پۆستانەی نەبینی بێ ئەوانەی تا پێنجی سێ ساڵی 91 لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بەشدار بوو بن، ئەوانە لە پێی قانون ڕێزلێنانی پێشمەرگە موچەی شایستیان بۆ دەبڕێتەوە. ئەوانی تر بە پێی ئەوەی کە حزابی سیاسی کردوێتی معالەجە دەکرێن خۆیان معالەجەی دەکەن، بەڵام ئەوەی تر کە هەر کەسێک خانەنشین کرابێ لە دەروی تەمەنی یاسایی خۆی خانەنشین کرابێ کە شایستەی خۆی نەبێ یان تەمەنی خانەنشینی نەهاتبێ و خانەنشین کرابێت، طبعاً ئەوە خۆشبەختانە لەناو ئەم قانونە کاگیادگار هیچ شتێکمان وها بە فەراغ بەجێنێشتووە، هەمووی میکانیزممان بۆ داناوە. بۆ نمونە بۆ ئەم بابەتە گوتومانە لیژنەیەک پێک دێ لە ماوەی ئەوەندە ڕۆژە بێ کارەکانی بکە، بۆ پاکردنەوەی لیستی شەهیدان و زیندانیانی سیاسی دەبێت لە ماوەی 90 ڕۆژ لیژنەیەک پێک دێ بە سەرۆکایەتی وەزیرشتان دەبێت لە ماوەی 90 ڕۆژ تەواوی بکە لە ماوەی 3 مانگ. بۆ مەسەلەی ئەوانەی کە موچەیەک زیاتر سوودمەند بوو نایە خانەنشینی نایاساین یان هەموو ئەو حکومەکانی ئەم قانونە شمولیانەکە 90 ڕۆژیان بۆ دیاری کراوە. ئەگەر خۆیان هاتن خازع بوون ملکەت بوون بۆ قانونەکە و بچونە ژێرباری ئەحکامەکانی ئەم قانونە ئەوە هیچ کێشەی تێدانە. ئەگەر لە دوای ئەم 90 ڕۆژە هەر کەسێک هەر فەرمانبەرێک هەر موچەخۆرێک پابەند نەبوو بە حکومەکانی ئەم قانونە ئەوە لەو کاتە موچەکەی ڕادەگیرێ و ئیجراعاتی قانونی بەرامبەر دەکرێ و پارەکەی لێ دەگەردرێتەوە. واتە هەوڵمان داواتە هەر کەسێک ئەزانێت کە بە نایاسایی خانەنشین کراوە پێویستە لە ماوەی 90 ڕۆژە پەیوەندی بکات و خازعی قانونەکە و بچێتە ژێر بار و ڕکێفی ئەو یاسایەوە. طبعاً جگە لەوە ئەمە زیاتر بۆ ئەوانەیە بۆ نمونەیەکێک لە موچەیەک زیاتر سوودمەندە ئێستاش بێزگە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراون و چیمیاباران ئیسtisناکراوە گەناوانی تر هەمووی دەبێت لەنەوەی ئەم 90 ڕۆژە خۆیان ئێکلا بکەن و هەڵبژێرن کامە موچیان دەوێ. بەڵام جگە لەوەش بە نیازین ئێستا مادەیەک وا خەریکین پەسەند دەکەین امتیازێکیش دەدەینە خاوەن پێداویستی تایبەتەکان کە دەرماڵی ئەوانەی مۆزەفن، طبعاً ئەوانەی مۆزەف نینەوە هیچ موچەی خۆیان دەمینی هیچ مشکلیان نیە، بەڵام ئەوەی مۆزەفن دەرماڵەیەکیان دەدەینێ پێم وایە قسە هەیە لەسەر 6,000 و 100,000 من هاتمە دەر هێشتا تەواو نەبووە، ئیشاڵڵا پەسەندی دەکەین لە بەرژەوەندی خاوەن پێداویستی تایبەت. بەڵام لە هەموو حاڵەتەکان من دەمەوێت لێرە لەگەڵ جەنابت و بە بینەرانی بەڕێزیش ڕابگەێنم بە هیچ شێوەیەک فەلسەفە و
استراتیژ و ئامانجی ئەم قانونە بریتی نییە لە دەستبردن بۆ ژیان و بژێوی خەڵکی کەم دەرامەت و هەژار و بڕینی موچەی خەڵک نەخێر بریتە لە دەستەبەرکردنی دادپەروەری بریتە لە نەهێشتنی بندیوار بریتە لەوەی کە خەڵکێک لە دەرەوەی وڵاتە کە خەڵکێک ڕۆژێک پێشمەرگە نەبووە خانەنشین کراوە و پێویستی بەو موچێنە خەڵکێک مردووە مەسئولێکە مردووە 15-16-20 حیمایی هەیە ئیتر لە مەودووە ئەمە نامێنێ حکوومەت دەبێت لە ماوەی 6 ڕۆژ دیاری کراوە دەبێت بە پەیڕەوێک بە هەماهەنگی لەگەڵ لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان دەبێت پەیڕەوێک دەربکە حیمایی هەموو مەسئولین و بارەگاکان و بەرپرسە باڵەکانی حکوومەت دیاری بکرێ و پەسەند بکرێ و ئیتر ئەم فەوزا و بەهەدەردانە لە بندیوار لە پەرلەمان موردەکاریانەتان دیاری کردووە لە مەزرعەکانی خۆی دیاریەکات بەکاریان بهێنێت پۆستە جیاوازەکان سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان پەرلەمانتار وەزیر چەند پاسەوانی هەبێت و چەند کەسی لەگەڵا بێت ئێوە ئەمەتان ورد کردوێتەوە؟ طبعا بەشێکی بەخۆی بە قانون دیاری کراوە مەسەلەن پەرلەمانتار سێ هەیە وەزیر ئەوە بە قانون دیاری کراوە ئەوەی تر وا بڕیاردرا جارێ هەموو یەکەی پاسەوانی هەمووی زێرەوانی بێیان ئەوەی بەرگری میلی بێیان ئەوەی هەفتا بێ هەشتا بێ وەزارەتی پێشمەرگە بێ ناوخۆ بێ هەمووی ئەچیتەوە ناو بەڕێوەبەرایەتی گشتی یەکەی پاسەوانی لە وەزارەتی داخلی لەوێ لە ماوەی 6 ڕۆژ حکوومەتی هەرێم بە هەماهەنگی و تەنسیق لەگەڵ لیژنەی تایبەتمەند لە پەرلەمان کە بریتە لە لیژنەی ناوخۆ لیژنەی پێشمەرگە پێڕەوێک دەرەکەن دیاری دەکەن کە پێشتریش چەند ئامادەکاریە کرابوو بۆ لە سەرۆکایەتی هەرێم مسودەیەکە بۆ ئەمانە دەکرێنە ئەساس و هەوڵ دەدرێت ئیتر بەپێی ئەم پەیڕەوە نسبەی حدی ئەعلا دیاری بکرێ نابێ کەسێک لەمە زیاتری هەبێ و ئەوانەی لە دەرەوەی وڵات و حیمایان هەبووە دەبردرێ ئەوانەی مردون و حیمایان هەبووە بەم شێوە مامەڵی لەکرێ ئەمانە هەمووی لە ناو پەیڕەوە کە جێگەی دەکرێتەوە بۆچی نەمانهێنا ناو قانونەکە هەم ئەمە ئیشەکی تەنفیزیە هەم تەخمینی ئەمنی کە ئایا مەسەلەن سەرۆکی وەزیران یان جیهەتێکی لایەنێکی دی پێویستی بە چەندە حیمایە بکرێیان بارەگایەک ی حکوومەتیان لایەنێکی تر ئەمە لەوانەیە تەخمیناتی لایەنی ئەمنی پێویستی بۆی ئێمە لە ناو پەرلەمان ئەمەمان نەکرد بەجێمانێش بۆ حکوومەت و لیژنە پەیوەندیدارەکانی ناو پەرلەمان بۆی ئەم بابەتە هەڵسەنگێنن و بڕیاری لەسەر بەڵێ پێشتر جەنابتان و کەسانی دیکەش ئاماژەیان بەوە دابوو کە لە کوردستان گەندەڵی هەندێک جار بە یاسا ڕێکخراوە ئایا ئەم یاسایش هەڵدەوەشێنرێتەوە بۆ ئەوەی چیتر گەندەڵی بەرگێکی وەغیتایەکی قانونی و یاسایی نەبێت؟ کاگیادگار ئەو بابەتەی ئێستا ئێمە باسی دەکەین تایبەتە بە کەرتی وەزیفەی گشتی بەداخەوە هەندێک جار قانون هاوکار بووە لە کەرتەکانی تری زەوی وزار لە کەرتەکانی تری پەیوەست بەوە بەرهێنان لە کەرتەکانی تری پەیوەست بە سلکی عەسکەری لە هەموو ئەمانە یارمەتی دەربووە بۆەوەی هەندێک جار گەندەڵی بکرێ لە هەمان کاتیشدا هەندێک لە قوانینەکان لە کەرتی وەزیفەی گشتی و موچە خۆران یارمەتی دەربوونە بۆ ئەوەی بەهەدەردان هەبێ ڕێگە پێدانێک هەبێ بۆ جۆرێک لە بندیواری بە جۆرێک چەند موچەیی ئەمانە بەشێکی گەندەڵی نەبووە بەشێکی بە قانون وەزعی دارایی ئەو کات باش بووە ڕێگە دراوە کەسێک 4 موچە تا 5 موشەشی هەبێ بەڵام ئەمڕۆ زروفی کوردستان زروفێکی زۆر سەختە و حکوومەت یاریمی کوردستان بەڕاشکاوی ڕایگەاندووە ئێمە بەم شێوێ ناتوانین بەردەوام بین بە خۆگونجاندن لەگەڵ ئەم ئەوەی من مەبەستەداخەرێکی زۆر لەم پرۆژە یاسای چاکسازی کە ئێستا لە پەرلەمانەکە تایبەتە بە موچە و خانەنشینی و ئەم پرسانە بۆ نمونە زۆر جار باس لەواکرێت کە بە یەک بڕیار بە یەک نووسراو لە ئەنجومەنی وەزیرانەوە 300 کەس 350 کەس بە بەڕێوەبەری گشتی خانەنشین کراون کە ئەمانە ڕۆژێک لە ڕۆژان بەڕێوەبەری گشتی نەبوون ئایا ئێوە کار بۆ ئەوە ئەکەن کە ئەمە با سەرۆک وەزیرانیش ئیمزای کرد بێت ئەبێت هەڵوەشێتەوە ئەو کەسانە چیتر سوودمەند نەبن لە بڕەپارەیەک لە ئیمتیازێک کە ڕۆژێک لە ڕۆژان کاریان بۆ نەکردووە و لە پێناویدا ماندوو نەبوون و خزمەتێکیان لەو بوارە نەکردووە؟ ئەمە بۆ ڕابردوو بە حەل کراوە و هەموو ئەوەی نایاسایی کراوانە هەمووی هەڵدەوەشێنەوە نهائیەن ینی بە شکلێکی مطلق ئەمە معالەجە کرایە لە ناو قانونەکە بە نەسی زۆر واضح زۆر سەریح کە ئەوەی ڕابردوو لەم جۆرە خانەنشینیانە لەو جۆرە پلە بەرزکردنەوەانە لەم جۆرە پێدانە ئیمتیازانە هەمووی
هەڵوەشێنراوەتەوە گرنگترین شت کە لە چەند سعاتی پێش و دیسان مادەیەکی گرنگمان پەسەند کرد بۆ داهاتوش هەر ناکرێت بە هیچ شێوەیە کەسێک بکرێتە بەڕێوەبەری گشتی یان ڕاوێژکار ئەگەر پۆستی بەڕێوەبەری گشتیان ڕاوێژکاری نەبێت دوام بۆ لە مەودووە کەسێک ئەگەر بکرێتە ڕاوێژکار لە حکوومەت لە پەرلەمان لە هەر دام و دەستگایەک شەرتمان لۆدانەیە دەبێ شەهادەی زانکۆیی هەبێ دەبێ ئەگەر ماستەری هەبێ 18 ساڵ خزمەتی هەبێ ئەگە دکتۆرا هەیە 5 ساڵ خزمەتی هەبێ ئەگە خەریجی کولیە بێ دەبێ 20 ساڵ خزمەتی هەبێ و دەبێ ئەم کەسە کە ئەکرێتە مستەشار لە بواری ئەو بابەتی کە بۆی دەکرێتە مستشار پسپۆر بێ بەداخەوە پێشتر مستەشاری وەکو محاسەسەی حزبی بووە کەسێک ئەم ساڵ تەخەروجی کردو و یەکسەر کراوەتە مستەشار نەخێر ئێمە بە دەقی سەریع لەناو ئەم بەڕاشکاوانە بە واضحی لەناو ئەم مادەی کە ئێستا بەجەناب دەڵێم کەس ناکرێتە مدیر عام ئەگەر پۆستەکەی نەبێ کەس ناکرێتە ڕاوێژکار ئەگەر ئەم شەرتانەی تێدا نەبێ و کۆمەڵێک پێوەری تر بۆ پێدانی پلە و پۆست و پایە دیاری کراوە کە من پێم وایە ئێمە هەنگاوێکی گەورە چوینەتە پێش دەستکەوتێکی گەورەیە ئەگەر ئەم شەو کە ئەم قانونە دەردەچێت بەڵام دەستکەوتی گەورەی دووەم شەرتی گەورەی دووەم بۆ سەرکەوتنی پرۆسەکە پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەستە بە جێبەجێکردنی قانونەکە ئەگەر ئەم قانونە چەندیش باش بێ و دەریش بچێ و پەسەندیشی بکەین و لە وەقایعیش بڵاو بکرێتەوە بەڵام ئەگەر ئیرادەیەکی جددی لە حکوومەت نەبێ بۆ جێبەجێکردنی واتە ئێمە هیچمان نەکرد بۆ نمونە ئێمە لەم قانونە هەنگاوێکی زۆر گەورەمان هەڵگرتووە ئەویش بریتێ لەوەی کە یەکەکانی هەفتا و هەشتا هەموو وحدە حسابیەکانیان لە ناو چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە ڕێک خراونەتەوە واتە ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ تەوحیدکردنی سەرچاوەی دارایی هەموو هێزەکانی پێشمەرگەی کوردستان ئێمە هەنگاومان ناوە بۆ یەکەکانی هەفتا و هەشتا لێرە بە دوای یەک سەرچاوەی دارایی پێشمەرگە هەموو خانە نشینەکانی کوردستان ئیناوخۆی بەڵێ هەمویانە چنۆ ناو وحدەی حیسابی بەڕێوەبەرایەتی گشتی ژمێریاری لە ناو وەزارەتی پێشمەرگە هەموو خانە نشینیەکانی دیکەی کوردستانێ بە ناوخۆ بە پێشمەرگە بە هەفتا بە هەشتا بە مەدەنی بە سەربازی هەموو یەچی تۆ ناو بەڕێوەبەرایەتی گشتی خانە نشینی سەر بە وەزارەتی مالیە و ئەمەش خطوەیەکی گرنگە بۆ ڕێگەگرتن لە گەندەڵی بۆ ڕێگەگرتن لە بەهەدەردان بۆی خستنەوەی موسسەسەکانمان و هەموو ئەم پرۆسانش سەبارەت بە دەرماڵەی خاوەن پێداویستی تایبەتەکان کە دڵنیان چاوەڕێی ئەم پرسیارە بەڵێ بمبورە سەبارەت بە دەرماڵەی خاوەن پێداویستیە تایبەتەکان سکرتێری گشتی یەکێتی کەمەندامانی کوردستان ئەڵێت لە دانیشتنی پەرلەمانی کوردستاندا بە زۆرینەی دەنگ بڕیار دراوە بە بڕینی موچەی ئەو کەمەندامانەی کە فەرمانبەرن ئەوان گلەییان هەیە ئەڵێن ئەمە ناحەقیەکی گەورەیە بەرامبەر بە ئێمە کە لە جیاتیەوەی ژیان و گوزەران و دۆخ و ینی شێوازی ژیانمان چاک بکەن ئەوانەیانەوێ ئێمە خراپتر بین وەڵامی ئێوە وەڵامی جەناب دۆکو پەرلەمانتارێک ئایا ئێوە ینی فعلەن ئەو منحەیەتان بڕیوە یاخود ئەو پارەیەتان بڕیوە کە ئەو کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەتانی کە فەرمانبەرن بەڵێ زۆر سپاس بۆ ئەم پرسیارە و من بە دەرفەتی دەزانم زۆر چەند دوو جاری تریش قسەم کرد بەڵام دەرفەتم دەوێستا زۆر بەڕوون و ئاشکایی بە خاوەن پێداویستی تایبەتی بەڕێز و کە بەندامانی بەڕێز زۆر بەڕوون و ئاشکایی ئەم پەیامە ڕابگەێنم دڵنیابن 100% دڵنیابن ئێمە دەست بۆ موچەی ئێوە نابین بە هیچ شێوەیەک ئەوانەی کە مۆزەف نین ئەوانە موچەکەی خۆیان وەکو خۆیان و دەستکاری نەکراوە و لە کاتی گەڕانەوەی پارەیەک لە جێبەجێکردنی ئەم قانونە ئەولەویەت بۆ ئەوانە لە ناویش بە سەریحی نووسیمانە کە دەبێت زیاد بکرێ وەکو ئێستا نەمێنێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم واتە قانونی پێشوو کە دەرکرا لەم پەرلەمانە وەکو خۆی جێبەجێ بکرێ خاڵی دووەم بەنسبەت ئەوانەی مۆزەفن و خاوەن پێداویستی تایبەتیشن لە مادەی 19 کە ئێستا من لە دەرەوەی هۆڵم من دڵنیام ئێستاوە مناقشەی ئەم مادەیە دەکرێەوە من هیوادارم پێ ڕابگەم بچمەوە بۆی دەنگی لەسەر بدەین دڵنیابن هەموو فراکسیۆنەکان بەبێ جیاوازی اتفاقمان کردووە لە ناو ئەم مادەیە کاتێکە ئەم قانونە تەطبیق کرا و لە ناو تەطبیقی ئەم قانونە مخصصاتێک دەرماڵەیەک دەبڕدرێتەوە بۆ ئەو خاوەن پێداویستە تایبەتیانەی کە مۆزەفی حکوومەتن بە مەرجێک هێشتا ڕێک نەکەوتون یان لە 100,000 کەمتر نەبێ یان لە 6,000 کەمتر نەبێ ئەوان خۆیان ئێستا 6,000 وەک مەمە هەوڵ دەدەین زیاتر وەزع و دۆخی ژیانی سەختی ئەوان ئەم بەڕێزانە کەمانە خەڵکی زۆر
نیشتیمان پەروەری ئەم وڵاتن لە بەرچاو دەگرین و دڵنیایان دەکەین ئەو قسانەی گوتراوە هیچ ئەسڵ و ئەساسی نییە و با بشڵێم لێرە هەموو فراکسیۆنەکان بەبێ جیاوازی هەمومان لەگەڵیانین واتە هیچ کەسێک لەسەر کەسێکی ترنا هەمومان بە یەک دەنگ ئینشاڵڵا ئێستا دەنگە دەین بۆ ئەوەی دەرماڵەیەکیان بۆ دەستەبەر بکرێت لەگەڵ مەعاشەکەیان کە کەمتر نەبی لە هی لە جاران وەریانەگرت بەڵکو بە پێچەوانەوە ئینشاڵڵا زیاتریش بێ لەوەی کە جاران وەریان گرتووە. باش دکتۆر فەرسەد من تقریبا 6 خولەکم ماوە و کۆمەڵێک پرسیاریشم ماوە بە کورتی و پوختی وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەم بۆی وەڵام بۆ هەموو پرسیارانەوە بگرینەوە کە خەڵک کردوێتی. پرسیاری ئەوە کرێ بۆچی منحەی زیندانیانی سیاسی ڕاگیراوە زانیاریەکانی لای جەناب لەو بارەیەوە چین و چۆنن؟ طبعا من حەڕا نەگیراوە بەپێی قانونەکە کە یەک لە مادەکان ئەڵێ عنوانەکەی بەناوی قەدەغکردنی یەکجار سوودمەندبوون لە بورجەی گشتی تەنها کە سوکاری شەهیدان و چێمیاباران و ئەنفال ئیستیسنا کراون ئەوان دەکرێت مۆزەف بن و موچەی کە سوکاری شەهیدان و ئەوانە شوەرگرن. ئەوی تر هەموو شەریحەکانی تر ئەگەر سەرپشک دەکرێت کەسەکە من حی کەس نەبڕاوە سەرپشک دەکرێت ئەگەر کەسێک زیندانی سیاسی بەڕێز بێ و ئەمانە خەڵکێکن لە زیندانەکانی بەعس ئەشکەنجە دراون وێڕای ئەوەی کە بەداخەوە خەڵکێکی نامستحقی نازیندانی سیاسیش تێوە گلێنراوە هەروەکو چۆن لە لیستی شەهیدان هەیە لە لیستی کەمەندامانی سەنگەر هەیە کە مادەیەکشمان دەرکرد کە دەبێت لیستی کەمەندامانی سەنگەریش پاک بکرێتەوە لیستی شەهیدان پاک بکرێتەوە لیستی زیندانیانی سیاسیش پاک بکرێتەوە ئەوان سەرپشک دەبن زیندانیی سیاسی بەڕێز کە بە فعلی لە دوای پاکردنەوەی لیستەکان دەرکەوت ئەمە زیندانی سیاسیە یان ڕاگیراوی سیاسیە یان موچەی زیندانی سیاسەکەی هەڵبژێرە ئەگەر زۆرتر بێ یان موچەی مۆزەفیەکەی هەڵبژێرە ئەگەر زۆرتر بێ یان هەر موچەیەکی ترکە بۆ خۆی اختیارەکە هەڵی بژێرێت و سەرپشکە بێلەوە. ئەمە لەسەر ئەو ئەساسە نەبووە کە ئێمە زۆر دڵخۆش بووبووین یان پێمان خۆشبی دەست بۆ ئەم بابەتە بین بەڵام ئەم قانونە تبعاتی مالی هەبووە حکومت گوتوێتی ئێمە لەمە دوان ناتوانین ئەم موچانە شەهیدان و سوکاری شەهیدان و ئەنفالکراوان عیلاجکەن یان دەبێت گلەی نەکەن کە ناتوانین موچە بدەین. ئەمە ئەوان ناگرێتەوە ئەوان ئاساییە کە موچەی بۆ نمونە کە سوکاری ئەوان ئیستیسنا کراون ئەوان دەتوانن موچەی مۆزەفی وەرگرن ئەگەر مۆزەف بن یان موچەی زیندانی سیاسی وەرگرن ئەگەر زیندانی سیاسی بن و موچەی شەهیدانەکانیشیان وەربگرن. باشە ئەمەشیان ڕوونە بەڵام کە سوکاری شەهیدیش موچەی خانەنشینی بێ ئیمتیازاتی کە سوکاری شەهیدی و زیندانی سیاسی بەس دەکرێت مۆزەف بی و زیندانی بەڵێ سەبارەت بە موچەی خانەنشینی پلەنزمەکان ینی باستان لەوە کرد کە دوای جێبەجێکردنی ئەم یاسایە هیچ خانەنشینیەک لە 300,000 کەمتری نابێت بەڵام هەندێک فراکسیۆن باس لەواکەن کە ئەڵێن ئەوان داوای 400,000یان کردووە بەڵام یەکێتی و پارتی بە 300,000 جێگیریان کردووە. ئێوە بۆچی ئەم کارەتان کرد؟ ئایا 400,000 بۆیە باشتر نەبوو؟ بەڵێ طبعا بەداخەوە دیارە لە ئەنجامی ئەو گفتوگۆیانە معلوماتی هەڵە تەسەڕوو بکەن و بەداخەوە دەبێ من لێرە من بۆیە لە تۆ پرسم بۆی معلوماتە ڕێک و دروستەکە بگا بە خەڵک کە لە ناو ڕۆڵی پەرلەمانم گفتوگۆکان چۆن بوون. بەڵێ کە هاوڕێکانم لە ژوورەوەن من حەزەکەم بە ئینسافەوە قسە بکەم هەمومان پەرۆژ بووینە و هەمومان پشتیوان بووینە بۆ دەرچوونی ئەم قانونە بە تەنها بە پارتی و یەکێتییان بە گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و بە یەکێک لەم گروپانە دەرناچێ هەمومان پێکەوە پشتیوان بووینە بۆ ئەم قانونە لەوانەیە خلافاتە بی لەسەر مادێک بەڵام لەسەر ئەو مادەیە هەموو لایەکمان کۆک بووین کە دەبێ وەزعی خانەنشینی کە هەیە 200,000 وەرەگرێت 220,000 وەرەگرێت 250 وەرەگرێت 180 وەرەگرێ و ئابزانم هەوڵ دەین بەو قەیرانە دارایەش لەو پارانەی کە بەدەستمانەکەوێتەوە لە ئەنجامی تەطبیقی ئەم قانونە یارمەتیەکی خانەنشینان بدەین خۆشبەختانە کۆک بووین لەسەر ئەوەی کە لە 300,000 کەمتر وەرنەگرن ئینشاءالله لەگەر گەشەکردنی یەک تۆز وەزعی ئابووری لەگەڵ پەرەسەندنەوە یەک تۆز وەزعی اقتصادی ئێمە دەین دادەنیشین قانونی تەقاعودی موحەدی عراقی وەکو خۆی ئینفازەکەین کە لەوێ لە 400,000 کەمتر ناتوانانی بەڵام حکوومەت وەزیری مالیە کردێری ئەنجومەنی وەزیران هەموو ئەو بەڕێزانی کە وەنەرایەتی حکومەت لەناو پەرلەمان بوون گوتیان ئێوە ئەگەر قرارێکی وا دەرکەن بە مردووی لەدایکە بێت کە پێمان جێبەجێ ناکرێت پارەیەکی زۆر دەکات بەڵام لەم مەرحەلەیە ئەگەر بە 300,000 بیکەن ئەو پێمان جێبەجێ دەکرێت. ئایا ئێمە نەسێک بنووسین تەنها حبربی لەسەر وەرەقا بۆی دڵی خەڵکی پێخۆشکەین نەتیجەی نەبێ یان شتێک بکەین و بنووسین و نەتیجەی هەبێ ئێمە ئەومان هەڵبژارد
کە ئێستا حکوومەت مادام دەتوانێت 300,000 بکە بەڵێ بە ئەمە دەربکەین بۆی جێبەجێ بێ نەک وەکو قانونەکانی تر حبر بێ لەسەر وەرەقە و جێبەجێ نەکرێت. باشە دکتۆر سێ پرسیارم ماوە هاوڕیانیشم پێ مەڵێن یەک خولەکم ماوە یوادارم بۆ بکەن بە 2 خولەک. سەبارەت بەکردنەوەی حسابێکی بانکی بۆ پاشەکەوتی موچەی فەرمانبەران زۆر بە کورتی وەڵامم بیتەوە. ئەو پاشەکەوتەی لە موچەکانیان کراوە ئەخرێتە سەر حسابێکی بانکی ئەتوانن بەکاریشی بێنن؟ بەڵێ ئەمە گرنگترین مادەیە کە خۆشبەختانە بە تێکڕای فراکسیۆنەکان وابزان بە کۆی 80 چەند دەنگ پەسەند کرا زمانی و گەرنتی موچەی پاشەکەوت کرا و بڕدراوی فەرمانبەرانی هەرێمی کوردستانمان کرد و ئەم موچەیە دەخرێتە سەر حیساب بەڵێ و بڕیاریش دراوە کە حکوومەت لەگەڵ لیژنە پەیوەنددارەکانی پەرلەمان بێن ڕێنمایی دەربکەن بۆ ئەو چۆنیەتی مەقاسەکردنی ئەو پارێواتە فەرمانبەران بە ڕێنماییەک ڕێک دەخرێت لە نێوان حکوومەت و لە نێوان پەرلەمان چۆن مەقاسە بکرێواتە فەرمانبەر بتوانێت قەرزەکانی خۆی پێ بداتەوە سلفەی زەواج و عەقار و کشت و کاڵ و خانوبەرە و وەڵامەکەت ڕوونە دکتۆر فەرسەد کۆتا پرسیارم نایکەم بە سێ پرسیار ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیک ئەمە دەکەوێت سەبارەت جێبەجێکردن و فەرمانبەرانی کوردستان دڵنیا دەکەینەوە کە ئێستا دەبنە خاوەنی ڕقم حیسابی خۆیان و ئەمە زامن کرا و ئەمە نافەوتێت و بە قانون لە پەرلەمان قەرارمان لەسەردا و ئەم مادەیە پەسەند کرا. بەڵێ هەموو ئەمانە زانیاری گرنگن کۆتا پرسیارم پەرلەمانتارێک تەمەنی 35 ساڵ یا 40 ساڵ بێت کاتێکە 4 ساڵی پەرلەمانتاری خۆی تەواوەکە خانە نشینە بێ وەکو ئەو فەرمانبەرەی کە تەمەنی 63 ساڵ 65 ساڵ و خانە نشینە بێت یاخود نەخێر تەمەنی خانە نشینی پەرلەمانتاریش گۆڕانکاری بەسەرادێت زۆر بە کورتی دکتۆریان سوپاس دەکەم. بەڵێ گۆڕانکاری بەسەردا هاتووە هەموو ئەوانەی پلەی تایبەتن کە تەمەنیان لە 50 ساڵ کەمتر و 5 ساڵ کەمتر خزمەتی وەزیفیان هەیە ئەوانەی کە ئەمانە بە 25% موچەکەیان خانەنشینە بن ئینجا بۆ هەر ساڵێکی خزمەت زەربی 2.9 وەکرێ و زەربی شەهادەکەشیان نەکرێ طبعاً بۆ دکتۆرا دەیە بۆ ماستەر 8 بۆ بەکەلۆریۆس 6 بۆ عدادیە 4 بۆ ناوەندی 2 زەرب دەکرێت لە کۆی کارەکەی پێشووی خۆشیان کە لە 50 ساڵ زیاتر و 5 ساڵ زیاتر خزمەتی وەزیفیان هەیە نابێت لە 70 زیاتر بێ. بەڵێ ئەگەڕێنەوە سەر کارەکەی پێشووی خۆشیان بەڵێ ئەبێت دوایەوەی پەرلەمانتاری تەواوەکەن بگەڕێنەوە سەر کارەکەی پێشووی خۆیان ڕئیسی هەرێمەوە بۆ ڕئیس وزەرا بۆ هەموو وەزیر و پەرلەمانتار دەتوانن یان بگەڕێنەوە سەر کاری خۆیان یان خۆیان خانەنشین بکەن بە نسبەی 25% ئینجا بە زەربکردنی ئەو کۆمەڵێک ئەرقام کە لە خزمەت جەنابتان باسم. بەڵێ دکتۆر فەرسەد سۆفی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە لەناو بینای پەرلەمانەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ زانیاریەکانت. زۆر بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات سوپاس بۆ هاوڕێیانم لە نووسینگەی سلێمانی لە ستۆدیۆی سەرەکی لە هەولێر و لە بینای پەرلەمان تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوا دابن. کاتێک